بازاڕەکانی هەرێمی کوردستان پڕبوون لە بەرهەم و کاڵایی دەرەکی بە تایبەتی بەرهەمی ئێرانی و تورکیا لە بەرامبەردا بەرهەمی خۆماڵیش گرنگی پێنادرێت. شارەزایانی بواری کشتتوکاڵ لەو بڕوایەدان بێپلانی حکومت دوای کردووە وەک پێویست گرنگی بە بەرهەمی خۆماڵی نەدرێت. وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئاماژە بەوە دەکات کە لە کاتی دەستبەکاربوونیانەوە کاری زۆریان ئەنجامدا و لە ساڵی 2015دا هاوردەکردنی بەروبووم لە تورکیاوە لە 28 کەمی کردووە. بەرهەمی هاوردەی وڵاتان کەمی کردووە هەرێمی کوردستان. برادرانی تورک هاتن ئەدێرە دانیشتن باسییان کرد کە ئەم ساڵ 128 هاوردەی تورکیا بۆ هەرێمی کوردستان کەمی کردووە. واتە ئەمە حەقەتەن بەرهەمی خۆماڵی زیاد بووە و خەڵک ڕووی لە بەرهەمی خۆماڵی کردووە. لەولاشەوە وەکو تەماشا دەکەم زووتیارەکانمان خاوەن کێڵگەی پەلەوەری و خاوەن کێڵگەی کشتتوکاڵیەکان زیاتر ڕویانە کشتتوکاڵ کردووە. مام سەید کە ماوەی 30 ساڵە سەرقاڵی فرۆشتنی سەوزە و میوەیە لە بازاری تێراوەی شاری هەولێر باز لەوە دەکات کە بەرهەمە خۆماڵیەکان لە دوورەوە بۆنیان هەیە و تامیشیان جیاوازە و نرخیشیان لە بەرهەمی دەرەکی کەمترە. بەخوای جیاوازی بەرهەمی خۆماڵی و دەرەکی چۆنە بەخۆی ئێستا بەرهەمی خۆماڵی نێ هاوینان بەرهەمی خۆماڵی زیاتر تەڵەبیاتی لەسەرە و خۆشترە و بەتامترە و بەرهەمی خۆماڵی خۆ یعنی تەماتەی خۆماڵی یعنی خاصن هاوینان لە وەرزی هاوینان بەرهەمی خۆماڵی زۆر یعنی تەڵیب زیاتر لەسەر وەکو تەماتەی کوردی خیاری خۆمان بۆنی خۆشترە تامی خۆشتر. لەم ساڵدا جوتیارانی هەرێم توانیان بەرهەمی پەتاتە و پیاز و گەنم باپی پێویستی ناوخۆی هەرێم دابین بکەن بەڵام باز لەوە دەکەن کە ئەو بەرهەمانە وەرزین و تەنها بۆ 3 مانگ بووە. یەک بەرهەمی خۆمان هەموو بازاری دنیای دێنیتن تام و چێژی خاچ کوردستان لە چێ تام و چێژی دەرەوەی وڵات لە چێ دەرەوەی وڵات هەمووی ئەوەیە پلاسی چییە بۆچی ئیمەنی ئەمە تەبیعیە بە ڕۆژێ گەورە بیتن ئیمە هەمووی بە ڕۆژێ گەورە دەبیت. لە هەرێمی کوردستاندا چەندین جۆری سەوزە و میوە و دانەوێڵە بەرهەم دێنرێن لەوانە گەنم و جۆ و گەنمەشامی و زۆربەی جۆرەکانی سەوزە و میوە کە بەوتی شارەزایان ئەگەر پاڵپشتی جوتیاران بکرێت دەتوانن نەک تەنها پێداویستی ناوخۆی پڕ بکەنەوە بەڵکو هەناردەی دەرەوەی وڵاتیشی بکەن. ئەو بەرهەمانی کە لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا دەفرۆشێن زۆربەی بەرهەمەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکانیش دەڵێ لە ساڵی ڕابردوودا کۆمەڵی بەرهەمی ناوخۆیی هەبوو وەکو پەتاتە و پیاز توانیان پێداویستی ناوخۆی پێدابین بکەن. ئایا بەرهەمەکانی میوەجات و سەوزەکانی دیکە دەتوانن لە ساڵانی داهاتوودا بەرهەمی ناوخۆ دابین بکەن یاخود نا؟ هێرشقادر NRT هەولێر.